لە هەولێر تا ئێستا ئەو شوێنانەی کاری بەدڕەوشتی تێدا دەکرێت دانەخراون و ئازادیەکان سنووردار کراون. ئەما وتەی پارێزەرێکە. پارێزەرێکی تر دەڵێت بە یاساکردنەوەی ئەو شوێن و کارانە قەدەغەیە. لە چەند شوێنێکی هەولێر و لە هەرێمی کوردستان دەچەند شوێنێک کە شوێن هەن تایبەتن بەو بابەتە بەداخەوە ئەمەش دەڕووی یاسا قەدەغەکراوە ئەو کەسەشی کە ئەو کارە بکاتن سزاکەی بریتە لە بەندکردنی کە زیاتر نەبێت لە 7 ساڵ و بەداخەوە ئەو ئێستا لە هەرێمی کوردستان بەدی دەکەی بە تایبەتیش لە هەولێر کە چەند شوێنێک بەوە ناسراون کە کاری بەدڕۆشتیان لێ دەکرێتن من نامەوێت ناو بهێنم ئەمە بەڕاستی جێگای نیگەران نییە پێشێلکردنی یاسایە بەداخەوە کەوا ئازادی بۆ لەش فرۆشان لە هەولێری پایتەخت بە جۆرێک هەیە بەڵام دەبینین بۆ ڕۆژنامە نووسان بەو شێوازن نیە بۆ چالاکوانان نییە بۆ داکۆچکارانیم مافی خەڵک بەو شێوازن یەکەمە جێگای نیگەرانیە ئەمەش لەداهاتوو کاریگەری خراپتری دەبێتن لەسەر سومعی هەرێمی کوردستان. مامۆستایەکی ئاینی داوا دەکات هاوشێوەی پارێزگای سلێمانی لە هەولێریش ئەو شوێنانەدا بخرێن کە دوجار کار لەسەر تێکدانی کۆمەلگا دەکات. وێمەوەکو دڵسۆزێک بۆ دەسەڵاتداران بە دڵسۆزی داوان لێ دەکەین بەڕاستی ئەو شوێنانە نەکەن لە ڕەمەزاندا لە هەموو کاتەکاندا نەک شوێنی تریشەیە ممشێنەوە جێگایەک بێ ئەوەی کە جەنابەت باسی دەکەیت جێگای تریشمان هەیە شوێنی تریشەیە ئەوانەی کە لە سلێمانی کرا بەڕاستی جێگای دەستخۆشی بوو یعنی هەر کەسەی لە هەر شوێنێ شتی وا بکە ئێمە دەستخۆشی لێ دەکەین. ماوەی چەند ساڵێکە بەشێک لە دانیشتوانی هەولێر و کەسایەتیەکانی ئەو شارە بانگەوازی داخستن و نێشتنی کاری بەدڕەوشتی دەکەن لە بەشێک لەو شوێنانەی کە ناو جێگاکانیان بەلای هاوڵاتیانی ئەو شارە ئاشنایە. قارەمەند زەوەر، کورسات نیوز، هەولێر.